مادام موچەی خانیشی نییە هەفتەی ڕاگرتووە مانای وایە توانای هەیە ئیتر بۆ جیاکاری ناکات فەرموو لیژنەیەکمان بۆ دانێ یەکەیەکە ئەوە هەموو بانقەکانە قایمە حازرە هەموو شتێ ئەوەی ئەنجو ئەوەی ئەمری وزاری نییە با موچەکەی نەدرێتێ چۆن ئەڵێن ئەوەی بایمۆتری نییە موچەی نییە با ئەوەی ئەمری وەزاریشی نەبوو موچەکەی نەدرێتێ فەرموو لە بانی ئەمر بەیمە بکەن من وەکو خۆم ئەمری وەزاریم پێ نەبوو موچەکەم مەدەنێ ئەم بیان و چێ بێمەگرن ئەی کاکە لە هێزی هێشتام کێشەی بۆ نییە یعنی بۆ بەس ئێمە کاکاوە زۆر عیبە مەمانگێ نییە دوان نییە سیان نییە ئێ تۆ وەزیری کاکە فەرموو بڕیار دەرکە لۆژنەیە دەرکە و بڕیارێ دەرکە یەک جار کۆتایی بێنە و بنبڕیکە عیبە ئەمە هەموو ڕۆژەی نەسەر جادە و کۆنگرە بەسین یعنی بەڕاستی خەڵک وەزانێ مەسە وتەبێژی حکومەتی هەرێمین کاکە جوان نییە و کار ئاسانی مام بکە و خەڵکەمی نەخۆشە محتاجە خەڵک نوقسانە خەڵک نەخۆشی خەسخانی هیوای هەیە خەڵک چاڕێم موچەیە کاکە معقولە لە سێ مانگان موچەیەکت داوە کاکە بە خانیشی نییە هەفتە یعنی ناکرێت تۆ هەموو ڕۆژێ بێتە بەرەم بانقە و سەری خەڵکیش و خەڵکی بێشێنی وەڵای زیاد لە 10,000 کەسە کاکە هیچ گرفتی لە بایۆمەتریەکەتان هەیە؟ هیچ گرفتی لە بایۆمەتریمانان نییە لە هەچ کەسێکای بیبڕێ کاکە ئەی هاوار